من تەمەنم 15 ساڵ بوو. ئێستاوا 16 ساڵم. چیرۆکی من لەو کاتەوە دەستی پێ کرد کە دایک و باوکم مۆبایلیان بۆ کڕیم و یایانە دەستم بەبێ ئەوەی هیچ لێم بپرسنەوە. من لە تەمەنێکی مناڵە سۆشیال میدیان بەکارهێنا و هەستام جوابی خەڵکی نەناسراومایەوە. لەناو سۆشیال میدیاکەیە کۆمەڵە کەسم ناسی کە با بڵێن پەیوەندی خۆشەویستیم لەگەڵێکێک لە کەسەکانەدانا. ئەم کەسە ئیستیغلالی منی کرد لەبەرەوەی کە من زۆر مناڵ بووم و ماڵەوە سیقەیەکی زۆریان بە من هەبوو لەبەرەوەی من هەروە لە مناڵیەوە پەروەردەیان کردبووم کە سیقەیەکی زۆر زۆریانیا بوو پێم لە مناڵیەوە. چوومە دەرەوە بە ناویەوەی کە لەگەڵ هاوڕێیەکمە چمە دەرەوە چەند جارێک چوینە دەرەوە بێکەوە، بەڵام هەر جارێک کە ئەڕۆشتین شەربەتێکی بۆ هێنام. کاتێ من ئەم شەربەتەمە خواردەوە کۆنتترۆڵی خۆمم پێ ناکرا. باوڕێکت کچ بووە کوڕ بوو؟ ناڵم لەگەڵ ئەو کوڕەیە چوومە دەرەوە کە عیلاقەم هەبوو لەگەڵەیە، بەڵام ماڵەوەمەوت کە لەگەڵ هاوڕێیەکمان ڕۆمە دەرەوە و لەگەڵ هاوڕەکەمان ڕێکەوتم ئەگەر بڵێن لەگەڵ توایە بڵێن لەگەڵ ئەوە هاتووە. یعنی لەگەڵ ئەو کوڕە ڕۆشتیتە دەرەوە کە پەیوەندی دروست کرد بوو لە سۆشیال میدیا لەگەڵی دواتر یعنی موعدتان دانا و یەکتان بینی؟ بڕڵێن. تەمەنی چەند بوو؟ ئەو 22 ساڵ بوو ئەو کاتە. 22 بوو تۆ؟ بەڵێ من 15 بوو. 15 ساڵ. چوومە دەرەوە لەگەڵیا، یەکەم جار هەر تەنها دانیشتو بووم لەگەڵیا و شەربەتی بۆ ئەهێنام، دایمەکە چوومە دەرەوە لەگەڵا شەربەتی ئەهێنا بووم. بەڵام ئەو شەربەتە کە ئەم خواردەوە شێوەکو شەربەتی تر نەبوو، نەمەزانی چییە و من هەستم پێ ناکرە و کاتە. لەکوێ دانیشتن؟ لە کافتریا و شتیان؟ یەکەم جار لە کافتریا دانیشتین، بەڵام دواتر ئەو ساری پێبوو کاسەمانە کرد. جارێک لە جارەکان پێم وت باشە بۆ ئەو شەربەتەی کە من عینەن ئەوە ئەکڕمەوە ئەو شەربەتە نییە کە من تۆ ئەمەی بە من دی ئاخر من لە شوێنێکی تر ئەیکڕم. وای لێ هاتە بوو دایم با بڵێن یەک دنیای بۆی هێنام بووی لەگەڵ خۆمە بی بەمە ماڵەوە بیخۆمەوە. بێئاگا بووم لەوەی کە ئەم شەربەتە مادەی هۆشبەری تێ کرد. هەر کاتێک کە شەربەتەکەم نامە یا خود ئیتر جسمم وای لێ هاتبوو داوای زیاتر یەکردەوە. پەیوەندیم پێوا کرد کە هەموو دەمەوێت بتبینم. ئاخر جار پێشەوەی کە تووشی کارەساتێکی زۆر گەورە بم لە ژیانمە کە چوومە دەرەوە لەگەڵیا، لەناو شەربەتەکەیە حەبی خەوی تێکرد بوو کە وای لێ کردم خەوم لێکەوت لەناو سیارەکەیە من. بەڵام کاتە خەبەرم بۆیەوە کار لە کار ترازا بوو و دەست درێژی کرد بۆ سەرم و من لە کچێنی کەوت بوو. کاتێک کە خەبەرم بۆیەوە لە چۆڵەوانەیەکە فڕەدرا بووم، هەموو گیانم خوێن بوو، هیچ هەموو گیانم برینیش بوو لەگەڵیان. نەمەزانی چیەکەم، نەمەزانی لە کوێم، یعنی چۆڵەوانی بوو، دنیا بەر و تاریک بوو نەڕۆی. کە سەیری مۆبایلەکەمم کرد دایکم دنیای تەلەفۆنی بۆ کردم، کە تەلەفۆنم بۆ دایکم کردەوە نەمەتوانی زۆر قسەکەم. وتی لەکوێی؟ وتم کەوتومەتە خوارەوە. تی بۆ؟ وتم نازانم لە کوێم، با بچمە سەرجادەکە وەرن بە دوامە لە هەر شوێنێک بووم. کاتێک کە چووم نازانم ئێستا ئەو شوێنە کوێ بوو، نازانم چ مەنتیقەیەک بوو، بەڵام پیاوێکم لێ دیار بوو داوای یارمەتیم لێ کرد. تەلەفۆنەکەم یایە من کەوتم، ئیتر هۆشم نەما. کاتێک کە چاوم کردەوە لە خەستەخانە بووم. بەڵام ئەوەی کە جێ ئەسەفە و دایم خەفەتی بۆ خۆم ئەوەیە کە من تووشی مادەی هۆشبەر بووم و کچێنی خۆمم لە دەستیا بە هۆی کوڕێکەوە.